فوز السيد عبد اللطيف محمد جمال رشيد دوای هەڵبژارنەکەی ناوهۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دیاریکردنی دکتۆر لەتیف ڕەشید بە سەرۆکۆماری نوێ عێراق، سەرۆک و سەرکردەکانی هەردوو حزبی حکومڕانی هەرێمی کوردستان بە شانازیەوە باسلەوە دەکەن حزبەکانیان لە ململانێکەدا براوە و سەرکەوتوو بوون. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە پەیامێکدا کە بە بۆنەی هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ عێراقەوە بڵاوی کردوتەوە، نەیتوانیوە خۆی لە هەستی تۆڵەکردنەوە لە سەرۆکۆماری پێشووی عێراق ببوێرێت و دەڵێت لە ساڵی ڕابردووەوە هەوڵێکی زۆر درا بۆ ئەوەی کەسێک لە دەرەوەی کۆدەنگی وەک سەرۆکۆمار بسەپێنرێ، بەڵام ئەو هەوڵانە سەر نەکەوتن. پارتی کاندیدەکەی کاکوشیار بوو کەشکاندمان، پارتی کاندیدەکەی ڕێبەر بوو کەشکاند. لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکەش باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند پارتی دوو کەسی کاندید کرد بۆ ئەو پۆستە و هەردووکیانمان شکاند. لە وەڵامی سەرۆکی یەکێتیدا ئەمینە زکری بەرپرسی کاروباری پارلەمان و حکوومەت لە بارەگای بارزانی دەڵێت نە بە تۆ نە بەوانەی پێشتۆش نە بەوانەی دوای تۆ دێن لەو پەڕی بچووکەوە تا ئەو پەڕی گەورە کاتێک شەڕی سەپاندنی ئیرادەکرابێ لەگەڵ پارتی ئەوەی شکاوە پارتی نەبووە. أقسم بالله العلي العظيم. ئێستا هەرکام لە پارتی و یەکێتی پێیان وایە وەک براوە لە هەوڵی پەرلەمانی عێراق هاتوونەتە دەرەوە و سەرکردە و کادرانیان دەهۆڵی سەرکەوتن دەکوتن، بەڵام بە ڕای بەشێک لە چاودێران هیچ کام لەو دوو حزبە براوە نەبوون، بەڵکو شێوازی بەڕێوەچوونی هەڵبژارنەکە دەریخست ئەوەی دۆڕێنرا یەکڕیزی و یەکدەستی هەرێمی کوردستان بوو. ئەوەش لایەنە کوردیەکان نەیانتوانی یەکلایی بکەنەوە، فراکسیۆنە عەرەبەکان بۆیان یەکلاکردنەوە. با تێڕوانین لە مێژووی کورد و جوڵانەوە سیاسیەکانی دەردەکەوێت، نە ئێستا بەڵکۆ لە ڕابردووشدا نەبوونی یەکڕێزی و تەبایی و هەبوونی دژایەتی و ڕقالگرتن گرفتی گەورەی دروست کردووە. بە پێی سەرچاوە مێژوویەکان هەرکەم لە ئەدیب و کەسایەتی و مێژوونووسانی کورد میر شەرەفخانی بەتلیسی و ئەحمەدی خانی و حاجی قادری کۆیی و ئەمین زەکی بەک لە چوار قۆناغی جیاوازی ژیانی سیاسیدا باسییان لەوە کردووە، خۆخۆری و پەرتەوازایی هۆکاری سەرەکی تێکشکان و شکستی کوردان بووە. لە سەردەمی نوێدا و بەهۆی جوڵە و هەنگاوەکانی سەرکردە کلاسیکەکانی پارتی و یەکێتیەوە ماوەی 6 ساڵە حەز و وەهمی بەزاندنی ڕکابەری سیاسی و حزبە کوردیەکانی هاوڕێیان بووەتە کولتور. تا ئێستاش ئەم دوو حەزبە نەیانتوانیوە ڕکابەری و ململانەیەکی سیاسی تەندروست بکەن، بەڵکو چەندان جاریش بۆ بەدەستهێنانی ویستەکانیان و یەکلایکردنەوەی گرژیەکانیان پەنایان بۆ بەکارهێنانی هێز بردووە. لەم نێوانەشدا ئەوەی بووەتە قوربانی و خۆڵەمێشی مەیدانی پێکدادانەکان هاوڵاتیانی بەشخوراوی هەرێمی کوردستانن.